ئایا ئەکبەر حاجی ڕۆستەم تیرۆر کراوە؟ وڵا بەداخە بە دەستێکی ڕەش باوکم تیرۆر کرام على ساز کێشەی کۆمەڵایەتیە بۆ یان کێشەی لەگەڵ ماڵی خۆیان بووە یان کێشەی زەوی زار و ماڵی عارەب و ئەم شتانە وڵای ئەم شتانە ئەسڵ و ئەساسی نییە و دوورە لە ڕاستیەوە. باوکی 24 منداڵ کەسێکی کۆمەڵایەتی و نیشتیمان پەروەر و کەسایەتی دیار و ناسراوی گەرمیان بوو. ئەکبەر حاجی ڕۆستەم شەوی ڕابردوو بە شێوەیەکی گوماناوی لە باخەکەی خۆی تەقەی لێکرا و کوژرا. هەرچەندە تاوەکو ئێستا دۆسیەکە یەکلایی نەکراوەتەوە، بەڵام هەندێک سەرچاوە و نزیکانی ئەکبەر حاجی ڕۆستەم دەڵێن ناوبرا و بە پیلانێکی ناجوامێرانە تیرۆر کراوە. هەربۆیە زوو پۆلیس و ئاسایش دەستیان بە لێکۆڵینەوە لە ڕووداوەکە کردووە تاوەکو سەرەداوێک لەو بارەیەوە بدۆزنەوە. هەروەها چەند سەرچاوەیەکیش باس لەوە دەکەن کە گوایە دزی لێکراوە و کوژراوە، چونکە ئەو کەسەی کوشتوویەتی پارە و مۆبایل و ئۆتۆمبیلەکەی بردووە. یەکێک لە کوڕەکانی ئەکبەر حاجی ڕۆستەم بۆ پایتەخت میدیا ڕایگەیاندووە کە باوکی هیچ کێشەیەکی کۆمەڵایەتی لەگەڵ هیچ کەسێک نەبووە و داواکاریەکی هەیە. ئەنا داوامان لە هێزە ئەمنیەکانی سنوورەکەیە بە زووترین کات تاوانبار دەستگیر بکەن و بیدۆزنەوە، چونکە بەڕاستی ئاوا ئاسان نییە کوشتنی کەسایەتیەکی دەڤەری گەرمیان و کوردستان. تا ئێستا و بە فەرمی هیچ هۆکارێک بۆ کوژرانی ئەکبەر حاجی ڕۆستەم ڕانەگەیەندراوە. نزیکانیشی پێیان وایە تیرۆر کراوە و داواکارن هەرچی زووتر تاوانباری ڕووداوەکە بدۆزرێتەوە و دەستگیر بکرێت. ئومێدەوارین کە دام و دەستگا ئەمنیەکان کە سەمام ئەمانی هەرێمی کوردستانن بە زووترین کات تاوانکاران و ئەوانەی کە لە پشتی ئەم تاوانەشەوەن بە زووترین کات دەستگیر بکرێن.